39مین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی کورتەفیلمی تاران بە بەشداری 64 بەرهەم لە 32 وڵاتەوە کارەکانی دەستی پێکرد. فێستیڤاڵی کورتەفیلمی تاران بە یەکێک لە گرنگترین فێستیڤاڵە هونەریەکانی ئێران و خۆڕەڵاتی ناوەڕاستدا دەنرێت و یەکێکە لە فێستیڤاڵە دەگمەنانەی کە لەلایەن ئەکادیمیای ئۆسکارەوە دانی پێدانراوە. 39مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی کورتەفیلمی تاران بە بەشداری 32 وڵات لە تارانی پایتەخت دەستی پێکرد. فستیڤاڵی کورتەفیلمی تاران کە بە یەکێک لە گرنگترین فستیڤاڵە هونەریەکانی ئێران و خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئەنرێت، یەکێکە لەو دەگمەن فستیڤاڵانەی کە لەلایەن ئەکادیمیای ئۆسکارەوە دانی پێدانراوە و فیلمی سەرکەوتووی ئەم فستیڤاڵە ڕاستەوخۆ لە کتێبڕکێکانی ئۆسکار بەشدارە بێت. لە 39مین خولی فستیڤاڵی کورتەفیلمی تاران کە بۆ ماوەی 6 ڕۆژ لە سینەما ملەتی تاران بەڕێوەچێت لە بەشی ناوخۆییدا 99 بەرهەم لە 4 بەشی فیلمی چیرۆکی و فیلمی بەڵگەیی و فیلمی ئەزموونی و فیلمی ئەنیمەیشن کێبڕکێ ئەکەن و هەروەها 64 فیلمیش لە 32 وڵاتەوە لە بەشی نێودەوڵەتیدا کێبڕکێ بۆ بەدەستهێنانی خەڵاتی گەورەی فستیڤاڵەکەن. لە ڕاستیدا فێستیڤاڵی کورتەفیلمی تاران یەکێکە لە گرنگترین و بەناوبانگترین فێستیڤاڵە هونەریەکان. من و هەموو ئەو کەسانەی بەدواداچوون بۆ ئەم فێستیڤاڵە ئەکەین کۆمەڵێک بەرهەمی باش ئەبینین کە باز لە کێشە گرنگەکانەکەن. بۆ نمونە بابەتی کۆچی گەنجان بۆ ئەوروپا و ئەمەش دەرفەت و هەنگاوێکی باشە بۆ تێگەیشتن لە بابەت و گرفتەکانی کۆچ و پەنابەران. ئێرە بەڕاستی ژینگەیەکی زۆر باش و هونەریە بۆ بینینی فیلم و زۆر خۆشحاڵم کە لێرەم. لە فستیڤاڵی ئەمساڵی کورتەفیلمی تاراندا جگە لە بەشی سەرەکی چەندین بەرنامە و بابەتی جیاوازیش دانراون، لەوانە بەڕێوەچوونی وەرکشۆپی تایبەت بە پسپۆڕانی بواری سینەما، پیشانگای وێنە و پیشانگای کتێبی سینەمایی، هەروەها چالاکانی بواری سینەماش پلان و بەرنامەی تایبەت بە خۆیان بەڕێوە بن. از عمده تفاوت‌هایی که میتونم راجع به جشنواره امسال بگم خاڵی گرنگی فێستیڤاڵی ئەمساڵ زیادکردنی چەندین بەشە، لەوانە بەشی خوێندکاران و پسپۆڕان هەموو ئەو کەسانەش لێرەوە پێگەیشتون و لە ئاستی جیهانیدا ناسراون، ئەوان لە ئەنجومەنی سینەمای گەنجانەوە دەستیان پێکردووە کە ئەمە بۆ ئێمە شانازیەکی گەورەیە. و این خودش خب یک پوان مثبت محسوب میشه برای ما. ساڵانە لە ئێران چەندین فستیڤاڵی گەورەی هونەری بەتایبەت لە بواری سینەما بەڕێوەچێت، بەڵام فستیڤاڵی کورتەفیلمی تاران زیاتر لە هەمویان توانیویەتی لە ئاست جیهانیدا سەرکەوێت و هەروەها بە درێژایی ساڵانی ڕابردوو کۆمەڵێک سینەماکاری باشی لە سینەمای ئێران پێگەیاندووە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.